ئیشەڵا داواکەم لە خوای گەورە دەسی لە خوێنی بوسڵمانانەیە داوا لە خوای گەوراکەم تەختیکە ئیسرائیل تەخت بێت لەبەر ئەوەی دەسی لە خوێنی چەند وڵاتێکە هەیە فەقیر و داما و هەژار تەنانەت ئەبینین مناڵی بچووکیش لە ناو ئاسن و ئاگرەیە تاوانی چی ئەو ئێمە نابێت دڵمان بۆ ئەخۆش بێت چونکە خۆمان کورد زوڵم نعنی مەزلومترین قەومین لەسەر عەرزە نابێت دڵمان بە زاڵم خۆش پشگیری لە حکومەتی ئێران ناکەم پشگیری لە گەلی ئێرانەکەم چونکە گەلی ئێران کوردی تایە عەرەبی سونەی تایە وا بزانم ئەزەریشی تایە من فورسیشی تایە پشگیری لە هاوڵاتی ڕەشۆڕۆتەکانێکم پشگیری لە ملەتە داماواکەکەم من حەقم نییە بەسەر حکومەت و تایفی و سیاسەتەوە من حەقم هەیە بەسەر دینەکەمەوە من ئەڵەم یا ڕەبی خوایە ئەوەی دژایەتی ئەم دیناکە یا ڕەبی خۆیان لە ناوی بەری هێشتش خۆتان